كلام هستین با کارکردن لسر ام فستیوال لگل برابریتی گشت گذاری قضای چومان خوشبختانه رژه کی برچاو گشتیار هاتو تا ایرا و ام مدی هفته که خریکین لیره خریکی آماده کارین و چندی چالاکی من آماده کردو کو اسب سواری و شومانو هر وها نمایش کردنی بر هم خمالیه کن و چن یاری کی کردی و کو یاری کلاو کلاوینا او یاریانی کلا کردواریا کراو پیشتر و ام شولیر امینینو ماوی دو شو سیروش اما بردامین بابەتەکە زیاتر پێوەستە بە شاخەوانی و گەشتکردن و مانەوە لە ناو سروشت و پیشاندانی ڕۆژ جوانەکەی پاییز لەو ناوچەیەکەن ڕێژی جیاوازی هەیە بەنسبەت ناوچەکانی دیکە هەوڵی ئەوە دەدرێتن سەد بەرگەیەکی دیکە لە ڕووی وەزشیەوە پیشتە نمایش بکرێتن لە ڕووی شاخەوانی چاڵاکی هەیە هەروەها هەوڵی ئەوە دەدرێتن کە کۆمپانیا گەشتیارەکان بۆ شوێنانە ئاشنا بکرێن لە بۆی بزانە ئەو ڕووی ئەو جوانی ئەو ناوچەیە چەند دەوڵەمەندە لە بۆ ئەوەی لە ڕووی گەشتیاری وەبەرهێنانی تێدا بکرێتن هەڵوها کۆمپانیا گەشتیاریەکان وەبەرهێنان ببوورە ڕەوانی ئەو ناوچەیە بگە خۆ بێنن ئەو ناوچەیە لە بۆی وەبەرهێنان لە ڕووها گەشتیارێکی ئەو ناوچەیە بکەن بەڕووی کە بە شێوەیەک بیتن کە پرۆژەی گەشتیاری جوانی لێدا دروست بکرێتن و بەپێی ئەوەی کە ئەمە هەوڵی ئەوە دەدەن لەگەڵ ئیدارەی سەربەخۆی سۆران بنیەی یاخود ژێرخانی ئابووری ئەو ناوچەیە بەهێز بکەین.